سۆرانی مامەحەمە شەهیدە قەڵەم زیندووەکە. 14 ساڵ بە لە ئێستا و لە شاری کەرکووک ڕۆژنامەنووسی بوێر و گەنج سۆرانی مامەحەمە بە دەستی چەکدارانی سەر بەدەسەڵاتی بنەماڵەی بارزانی شەهید کرا. بەڵام تا ئێستاش تاوانبارانی ڕاستەقینەی ئەو کردەوە تێرۆریستیە بە نادیاری ماونەتەوە سزا نەدراون. سۆرانی مامەحەمە لە دوای شەهیدکردنی بەهۆی بوێری و زیندوویەتی قەڵەمەکەیەوە نازناوی شەهیدی قەڵەمی پێبەخشرا. سۆران محەممەد عەزیز مەحیدین ناسراو بە سۆران مامەحەمە لە ساڵی 1986 لە کەرکووک لەدایک بووە. لە ساڵی 2003ەوە دەستی بەکاری ڕۆژنامەگەری کردووە و ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری لڤین بوو. ماوەی چەند ساڵێک لەو گۆڤارە کاری کرد و بەردەوام ڕاپۆرت و بە دوواداچوونەوەکانی بڵاو کردوتەوە. تا ئەو کاتێ لە شەوی 21 تەمووزی 2008 و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک لەلایەن چەند چەکدارێکەوە تیرۆر کرا و پاشان لە چەمچەماڵ بە خاک سپێردرا. تا ئێستاش بکوژانی هاوشێوەی بکوژانی تری شەهیدانی قەڵەم بە نادیاری ماوەتەوە. تیرۆری سیاسی لە باشووری کوردستان کۆتایی نەهاتووە تا ئێستا بەردەوامی هەیە و درێژەی هەیە. ئەویش تیرۆری ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانەیە کە لە ڕووی سیاسیەوە دەیانەوێت ببن بە هێز و بەرەی ناڕازی سیاسی دژ بەم دەسەڵاتە بۆگەنەی باشوور، بە تایبەتی بەرەی ئەوانەی لە حزب و ئایدۆلۆژیای پەکەکە و ڕێبەراپۆ نزیکن. یەکەم شەهید لە نێو ڕۆژنامەنووساندا لەم قۆناغەدا شەهید وەداد حسێنە و هەروەها دەستگیرکردن و ڕاوەدونان و گرتنی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینانە کە تا ئێستاش درێژەی هەیە. ئەم ئەقلیەتە سیاسیە لە پێناو مانەوەی بەردەوام دەبێت لە تیرۆر، چونکە جگە لە چەمکی پارە و تیرۆر خاوەنی هیچ ڕێباز و فەلسەفە و ئایدیایەکی تر نییە. لە ئێستەشدا خۆ بە تەنها ئەو ناوی سۆران نییە، بە هەزاران قەڵەم ڕاستیە پەردەپۆشکراوەکان ئاشکرا دەکەن و لە گۆمی خوێنی شەهیدی قەڵەم بە هەزاران ماسی بە دوای ئازادیدا دەگەڕێن. تاوان ئەو بە تەنها هەیڤێک نەبوو کوژرا، ئەو بە تەنها یەک قەڵەم و چرایەک و یەک ئەستێرە و ستوری ناو گۆڤارێک و یەک پەنجەرەی عەشق نەبوو کوژرا، ئەو بە تەنها یەک دەنگ نەبوو لە گەروی خەمی کەرکووکە تیرۆر کرا، ئەوە بە تەنها هەرجەستەی سۆران نەبوو کە خەڵتانی خوێنی عەدالەت و شیعر و کە خەڵتانی خوێنی ئاشتی و مەقامی عەلی مەردان و جۆگەی شەفەقی ڕژاوی شۆڕیجەکەی ئەوێ کرا، ئەوە قەڵەمی هەتاوی بەرباخەڕی هەمومان بوو تیرۆر کرا، ئەوە شمشاڵەکەی من و ئەوە ژیتارەکەی ئەوە کانی ڕۆحی تۆ بوو، ئەوە جەستەی پیرەمێردی سلەیمانی و سەروملی حسێن حوزنی و هەردوو چاو و هەردوو دەستی یوسفی بوو تیرۆر کرا. لە ئێستەشدا خۆ بە تەنها هەر ئەو ناوی سۆران نییە، شاخێک گوتی ناوی تازەم سۆرانی مامەحەمەیە، گۆمێ گوتی مێرجێ گوتی چەند دەفتەری مناڵان و چەند شەقام و چەند ئاوێنەی عاشقان و چەند ڕۆژنامە و چەند گۆڤاری برینداری ئێرە وتیان ناوی تازەی هەر هەمومان سۆرانی مامەحەمەیە. وەکو کەرکووک ئاوا نابێت ئەم خوێنەش قەت ئاوا نابێت، لە بێشەڵانی زەمانە ڕۆژون ئەبێ، مانگون ئەبێ، ساڵون ئەبێ، هەموو تەورەکان ون ئەبن بیرەچنەوە، بەڵام ئەوەی لە ناو دڵی ئەم خەڵکەدا جێنیشتەیە و جێ چۆڵ ناکا بۆ هیچ شتێ و قەت ون نابێ
مانگی سەری ئەرخەوانی سۆرانی مامە حەمەیە ماڵاوە ئاوی دەستگیرانم ماڵاوە ئاوی دەستگیرانم با ماسیەکان زویر نەبن و نەگرین بە بێدەنگ با ماسیەکان زویر نەبن و نەگرین بە بێدەنگ دەچمەوە باوەشی خاکشی چونکە سونەتی کوفرم زۆری ماڵاوە